ملحیدەکان بێدینەکان خوای گەورە لە ناو قەبرەکەیدا قەبری ئەو ملحیدەدا 99 ماری تنینی بەسەر ئازاڵەکە 99 ماری تنین مانی تنین ئێستا خلافەیە ئایا ماوە یا نەماوە بەڵام مارێکە پەنا بەخوای گەورە زۆر زەبەلاح و گەورەیە باڵی هەیە دەست و قاچی هەیە زۆر شێوەیەکی جیاواز و ترسناکیە پەنا بەخوای گەورە وەکو ئەم مارانەی تر نییە بڕۆ سەیری تەقریرەکان بکە نەعوذ بالله ماری وهەیە ئێستا لەسەر زەویە 15 مەتر درێژە یەک تەنێ قورسە یەک تەن لە هەندێک وڵات هەیە خوای گەورە 99 تنین ماری تنین کە ترسناکترین و خەتەرترین مارە خوای گەورە زاڵی دەکا بەسەر کافرەکاندا لە ناو قەبردا خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەزانن ماری تنین چییە هەر مارێک لەو 99 مارە 7 مارە خوا دەزانێ ئەم مارە چۆنە جەهەنم شێوەی جیاوازە مارەکانی پەنا بەخوای گەورە ناو قەبر هەر مارێک لەو 99 7 مارە هەر مارێکیش لەو مارانە 7 سەری هەیە پەنا بەخوای گەورە نزیکی 48,000 و ئەوەندە سەرە مار ئەدا بەم ئینسانە کافرەوە لە ناو قەبردا پێوە ئەدات هەتا ڕۆژی قیامەت دەی عەزابی خواتان پیرۆز بێ ئەو لوتە بەرزەتان خوای گەورە ئەیشکێنێ بە پێوەدانی ماری ترسناک و تنین دڵتان خۆش نەبێ ماری تنینتان بۆ حازر کراوە ئەی بێدینەکان ئەی ئەو کەسانی سوکایەتی بە مقدسات و پیرۆزەکانی ئیسلام دەکەن ئەمە عەزابی کافرە بۆیە با بێدینەکان گوێ بگرن و تۆبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوا بەرگەی یەک مارێک لەو مارانە ناگرن بە یەک پێوەدانێک چجای پەنا بەخوای گەورە ئەم هەموو مارە تەرخان کراوە بۆ ئینسانێکی بێدین کە دژایەتی دینی خوای کردووە دنیادا بۆیە ئەوانە داماون بەدبەختن دۆڕاون نەکبەتن بێعەقڵن گەمژەن نەفامن چونکە دژایەتی دینی خوا دەکەن